لانەکەی پارتی بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان شکست دەهێنێت و زانیاری لەسەر تەمەنی کۆمیسیۆن و سکاڵەکەی سەرۆکی حکوومەت ئاشکرا دەبێت. هاوشێوەی تەوتین بەغدا لەسەر داهاتی ناوخۆ داواکاریە گاراستەی هەرێم دەکات و ستاندەریش زانیاری ئاشکرا دەکات. لەبارەی تەوتینی موسەی فەرمانبەرانی هەرێم لە بەغداوە زانیاری نوێ ئاشکرا دەکرێت. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەپێی زانیاریەکان ئەگەریەوە هەیە پەرلەمانی عێراق ماوەی 6 مانگ تەمەنی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق درێژ بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکات. ئەو هەواڵە لە کاتێکدایە کە پێشتر پارتی پلانی ئەوەی داڕشت بوو کە ماوەی کاری کۆمیسیۆن تەواو ببێت بۆ ئەوەی لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێمەوە خۆیان دەستەیەک پێک بهێنن بە پاساوی نەبوونی کۆمیسیۆن سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پێ بکەن. ئاوکات بڕیاریشان 19 مانگا دادگای فیدراڵی یەکەم دادبینی بۆ سکاڵەکەی مەسرور بارزانی لەسەر ڕێکارەکانی کۆمیسیۆن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات. جگە لە سکاڵەکەی سەرۆکی حکوومەت دوێنێ بەشێک لایەنە تورکمانی و مەسیحیەکانی نزیک لە پارتی سێ سکاڵای تریان لە دادگای فیدراڵی دژی نەهێشتنی کورسی کۆتاکان تۆمار کرد. حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا تاوەکو ئێستا لەسەر ڕادەستکردنی داهاتی ناوخۆ نەگەیشتوونەتە چارەسەر. حکوومەتی عێراق داوای سەرجەم داهاتی ناوخۆ دەکات. حکوومەتی هەرێمیش دەڵێت تەنها نیوەی داهاتی ناوخۆ بۆ بەغدا دەجێڕینەوە. با گوێرەی زانیاریەکانی ستاندەر بەغدا دەیەوێت سەرجەم داهاتی ناوخۆ لە حکوومەتی هەرێم وەربگرێت و دواتر نیوەی داهاتەکە ڕاستەوخۆ بگەڕێنێتەوە بۆ پارێزگاکانی هەرێم کە ئەمەش بەلای حکوومەتی هەرێم قوبڵکراو نییە و پێی وایە دەبێت ئەو پارەیە بگەڕێتەوە بۆ حکوومەت اینجا ئەوان بۆ پرۆژە بەکاری بهێنن. حکوومەتی هەرێم و هەنگاوی بەغدا هاوشێوەی پرۆژەی تەوتین دەبینێت و پێی وایە بەو شێوەیە هیچ دەسەڵاتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێت. بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیاندا ڕایگەیاند ڕۆسەی بەبانکیکردنی موچەی موسەخۆران قسەی زۆری بەدوای خۆی داهێناوە. لە کۆبوونەوەمان لەگەڵ حاکم جاسم سەرۆکی دادگای فیدراڵی پێی ڕاگەیاندین کە بڕیارەکە ڕوونە و ئامانجلەی ئەوەیە ئەو گرفتەی کە لە ساڵی 2014ەوە موچەخۆرانی هەرێم پێوەی دەناڵێنن بۆتایی پێبێت. ئاماژەی بەوەش کرد بڕیارەکە بە ڕوونی تێیدا هاتووە بە بانکیکردن لە ڕێگەی بانکە حکومی عێراقیەکانەوە دەبێت. ئەمەش زۆر بە وردی دیراسەکراوە بۆ ڕێگریکردن لە پاشەکەوت و دواکەوتن و لێبڕینی موچەی موسەخۆران. بڕیار ڕەشید ئاشکراشی کرد هیچ زیادکردن و تەفسیرێکی دیکە بۆ بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی نییە و لە پێناو بەدیهێنانی دادپەروەری دراوە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.